خانەقین بە نیشتیمانی بەرهەمێنانی خورما دادەنرێت لە پارێزگای دیالە و یەکێکە لەو شارانەی کە ساڵانە بە سەدان تۆن بەرهەمی خورمای دەبێت. بەڵام ئەمساڵ بەهۆی نەخۆشی و بوونی خۆڵێکی زۆر وای کردووە کە بەرهەمی خورما لە خانەقین بە ڕێژەی 30% کەم بکات. عەلی حسێن باخەوانێکی خورمایە، دەڵێت بوونی نەخۆشین و خۆڵبارینی زۆر وای کردووە بەرهەمی خورما لەم ساڵدا کەم بێت. ئەم ساڵ خورماگە بەرهەمی کەمە وەکو جاران نییە، وەکو ساڵان ئەو ساڵانەکەنتر نییە. ئیسا حالیان ئێمە دەرمان نییە طبعاً، حکومەت هیچ حەقی بە باخەکانەوە نییە، ئاوەکەی زۆر کەمە، حەشەفمان هەیە، خۆڵمان هەیە، سعر دعم فەلاح ناکە، سعرەکەی دعمی ناکە. داوای لە حکومەت هەکەین وەڵاهی شتێکمان بۆ بکە، دەرمانێک لێ نەدا، لەوانەیە 50 بێ، 40 بێ، 60 بێ زۆرتر، ئەگەر باخەکە پاک بێ زۆرتر طبعاً. خانەقین بەهۆی ئەوەی خاوەنی هەزاران داری خورمایە، ئەمەش وای کردووە ساڵانە بە سەدان تۆن بەرهەمی خورمای هەبێت و زیاتر لە 20 جۆری خورما کە لە ڕیزبەندی باشترینەکانی جۆری خورمایە لە خانەقین بەرهەم دەهێنرێت. و خورمای نوعێتی باشیش هەیە لە خانەقین، نەوع باشەکانە لە خانەقین. بەڵام ئەوە چەند ساڵێکە بەهۆی کەم ئاویوە، بەهۆی ئەم باوتۆزەوە، بەهۆی پلەکانی گەرما کە لە جێگای خۆی نەبووە، ینی زیادی کردووە کەمی کردووە، جاری وا بووە گەیشتۆتە 55 ئەوانە، و ئەمانە بۆتە هۆی ئەوەی کەوا بەرهەمی خورما کەم بێتەوە. ئەم ساڵ حەشفەی خورما پیا بووە، ئەم حەشفە کە خورماکە وشکە بێتەوە، ئەوش بەهۆی چییە؟ بەهۆی ئەوەی کوا دەرەجەی حرارەت زیاد و کەم ئەکات و ئاوەکان لە کاتی خۆیان نادرێ و ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەر ئەوەی کە ئەو حەشفەی خورما زیاد بکات و کرم و ئەو شتانە زیاد دەبێت لە ناو باخەکان، ئەبێتە هۆی ئەوەی کە بەرهەمی خورما کەم بێتەوە. لەم ساڵدا کەمی بارانبارین و بوونی چەند دەرد و نەخۆشیەک وای کردووە کە بەرهەمی خورما لەم ساڵدا لە خانەقین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمتر بێت. چاوەڕوان دەکرێت بەرهەمی ئەم ساڵی خورمای قەزای خانەقین زیاتر لە 15,000 تۆن بێت. بۆیە جوتیاران و باخەوانانی خانەقین داواکارن لە حکوومەت لە کاتی ساختکردنەوەی بەرهەمەکانیان هاوکاریان بکات. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.